پەرلەمانی کوردستان خوێندنەوەی یەکەمی بۆ پرۆژە یاسای لێبوردنی گشتی لارێمی کوردستان کردووە و ئەگەر پرۆژە یاساکە پەسەند بکرێت بە هەزاران سزادراو ئازاد دەکرێن و دووبارە دەست دەکەنەوە بە ژیان یاسایی خۆیان کە سوکاری زیندانیان ومێدی زۆریان با پرۆژە یاساکە هەیە و داوا دەکەن لێبوردنە گشتیەکە زۆربەی زیندانیان بگرێتەوە. داواکارین لەلایەنە پەیوەنددارەکان بە تایبەتی پەرلەمانی کوردستان بە زووترین کات ئەو یاسایە بخاتە واری جێبەجێکردنەوە چونکە چەندین خێزان چاوەڕێی ئەو لێبوردنە گشتیان کە جێبەجێ بکرێ بە تایبەتی لەم خەیرانە داراییە کە باری ژیانی خەڵک زۆر ناخۆشە. داواکاریمانەوە ئەم لێبوردنە گشتێ بکە و دانیشتن بکەن بەزەیی بێ بە ڕۆڵەکانمانە بە ڕۆڵی فەقیر و ژارە بەش ئەمە خۆی عەفاتیان بەرکەوی. مێردەکەم 12 ساڵە لێرە لە 5 مناڵم هەیە زۆر بە ژیانێکی ناخۆش هاتیە پەڕەبین. ئیدە 12 ساڵە لێرەیە زۆر یعنی ژیانمان ناخۆشە داواکەین لە حکومەت ئافرەتێکی گشتی دەرخا هەمووی فەقیر و هەژار و ژیانی هەمووی بەڕاستی ناخۆشە. داوا لە حکومەتی هەرێمی کوردستانەکەین داوا لە پەرلەمانەکەین ئەندام پەرلەمانەکان کە هەوڵ بن بۆ ئەم لێبوردنە گشتیە کە هەموو زیندانیەکان بگرێتەوە. داوا لە پەرلەمانەکەین ئەم کەیسە بزوڵێنە بە زووترین کات لێبوردنی گشتی دەرکات بەرامبەر ئەم زیندانیانە. پرۆژە یاسای لێبوردنی گشتی لەلایەن فراکسیۆنی سەوزەوە پێشکەش کراوە و بڕیارە لە چەند ڕۆژی داهاتوودا پەرلەمانی کوردستان خوێندنەوەی دووەم بۆ پرۆژە یاساکە بکات. لەبەر قەیرانی دارایی وەزعی خراپی خەڵک شڵەژانێکی خەڵک و تێکچوونی وەزعی ئێستا پێمان باش بوو پرۆژە یاسایەک بنووسین بۆ لێبوردنی گشتی کاتێک کە زانیمان لە لێبوردنی گشتی پێشوودا 565 کەس بەربوون بەڵام لەم 5 ساڵەیە لەم 6 ساڵەیە 5 کەس گیراونەوە ئەوە ڕێژەیەکی باش بوو کە هانی داین جارێککە لەم خولەدا لێبوردنی گشتی دەرکەین پرۆژە یاساکەمان نووسیوە خوێندنەوەی یەکەمی بۆ کراوە پرۆژەی یاسای فراکسیۆنەکانی تریشە بوو هەمومانیە خستووە لەگەڵ مەحاکم قسە بکەین لە قەناعەت بە هەموو فراکسیۆنەکانی تر بکەین کە ڕێژەیەکی زۆر باش لە هەموو سنفەکان لە هەموو جۆرە زیندانیەکان بە ڕێژە بەربێ. لارێمی کوردستان نزیکەی 4000 سزادراو هەیە و تا ئێستا چەندین جار لێبوردنی گشتی دەرکراوە و بەهۆیەوە ژمارەیەک لە سزادراوان ئازاد کراون. ئەم جارە ئەگەر پرۆژە یاساکە پەسەند بکرێت چاوەڕێ دەکرێت بە هەزاران سزادراوی تر بربەستەکانی زیندان تێپەڕێن و دووبارە بگەڕێنەوە نێو کۆمەڵ و کەسوکاریان. مەریوانە بڵا، کورتسات نیوز، سلێمانی.